هەتاوی شێوەکار کارێکی جیاواز بۆ ژنە پێشمەرگەکان دەکات. دەڵێت ناتوانم بچمە بەرەکانی جەنگ، بەڵام ویستم بەشێک لە جەستەم لەگەڵ ئەو ژنانە بێت و لە تابلۆکەمدا بەکاری بهێنم. حەزم کرد ئەم ئیشەم جیاواز بێ لە ئیشەکانی تر لە بەرەوەی پێشمەرگە ناوێکی گەورە و پیرۆزە. بیرم لەوە کردەوە قژی خۆم ببڕم بەکاری بێنم لە ئیشەکەمە، هەر کە ئەو فکرێم بۆ هاوێکسەر بێت و دڵی قژی خۆم بڕی و یام لە قژی ئەو کچە پێشمەرگەیە. تابلۆکەی تێکەڵەیەکە لە ژیانی ژنە پێشمەرگەیەک و تابلۆی هاواری ڤان کۆخ، هاوارێک کە دەبوو ژیانێکی شایستەتریان هەبوایە. دایک و باوکی نەماوە، ئەندامانی خێزانەکەی پشتیوانی دەکەن و ئەوەشی پێیان بکرێت هاوکاری دەکەن. کە بینیم قژی پێوە کردووە قژی خۆیەتی، یعنی زۆر پێم خۆش بوو، فاجعە بوو، حەزم کرد لەم ینی پێم خۆشە ئیبداعات زۆرەکە، ینی چاوەڕێی زۆر شتی تریشی لەکەێنم خوشکەیەمە. شانازی بە کارەکەیەوە دەکات، دەیباتەوە ئەو پەیمانگایی کە 4 ساڵە لێ دەرچووە. لەگەڵ مامۆستاکانی گەنگەشە دەکەن بۆ بەرهەمی باشتر. بادام خۆی هێناوەتەوە ناو ئەو مەوزوعە و کەساتەکەی خۆی گۆڕیوە لە ماوەستایەکەوە خۆی کردوتە پێشمەرگێ و لە ناو تابلوویەکە دایلاوە زیاتری سوادەی لە خۆی کردووە. ئەمە شتێکی تازەگەریە، بەڵام ئەگەر لەسەر ئاسی جیا بڵێ شتێکی تازەگەریە وانە، بەڵام ئەو ستایلی ئیشی پێکردو ستایلێکە تایبەت بە خۆی. هونەر بەشێکی ڕنگدانەوەی ژیانی کۆمەڵایەتی هونەرمەندانە. لە پاڵ کارەکانی دیکەیان لێکەوتەکانی جەنگی دژی داعش بۆ تا بەشێک لە کارەکانیان. هونەر زمانێکی جیهانی هەیە. نەهامەتیەکانی گەلی کورد پانتایەکی گەورەی لە کاری هونەرمەندە کوردەکان داگیر کردووە. ئێستا لە جەنگی دژی داعشدا دایانەوێت ئازایەتی پێشمەرگە بە هونەرەکەیان بگەێنە هەموو جیهان. ڕەبینە ڕەحمەد ڕوودا و هەڵبجەی شەید.